بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم لخزمة كتابي نيابي الذريعة إلى مكارم الشريعي راغبي أصفهاني داجيان بسر أبين. موضوعي كي زور قرنگ لباسكاني علم باسكا بومان أبيش أويك ضبطي أو كسان بكريك أيانوي فيري علم ببن أجر ضبطيان نكريت أو توشي بلايك ومضريك زور قورا أبن هم خوشيان وهم كوملقاش. أفرمي السلطاني الزمان واجب لسريكا لو واجب ترنية لسريكا أو كسانيك أيانوي الرياسة ورقرن لعلمة شكا علم الرياستي هي أبي إلا مراعاة بكرين كامان بكالجية كامان بكالجنا كامان أبي تقدوي مسلمانا كامان نابي تقدوي مسلمانا والرقري لو أنا بكريك قصة علمة بكان كنجنا بلوغي علم ورتبة علم. أفرمي أجر بيتو أما إهماليتي بكري شركي زور قولنا وكوملقا بلاو أبيتو بلكو رقليبون تنافر ليكتر كردن وأنا هر همو دروسة بي همو إنسان كان أفرمي شوار بشي كان أنبياء عليهم الصلاة والسلام خاصة وعامي خلق ظاهر وباطني خلق تحكم كان بسره قصي لسره كان قفتو قويان هي لسري ولاتيش مانهن حاكم كان ظاهري خلشان لدسا بلان باطني خلشان لدسا نية. حكما منهن حكما كان زورتر تركيز يعني لسر شيء لسر خاصة وخلق تايبتكين أو كومالقايا وعاضش منهن أواني وعظي خلق كان وآموشقاري خلق كان أوانيش لسر باطني خلق إيشاكن بشي ناوي خلق بويا أو كسيك وعظي خلقك أقاتا بلاي وعظ بلايكي زور برزا أبي زور بوريا إمام الله لقال أبلا بكري أجرنا أم كسا خوي سنجي خوي در برانو شو تناو ميدانه وكميداني أو ني وزرريكي زور جورة لمسلمان ندا أجر سيريكي واقعي أمره للجهاني إسلامي بكري وسيري أم كلماتاني الراغب بكري إنسان زو سري سورة أمانة شون أو كلماتاني لو زمانا فرموا وشون يا سيدنا وبو إيمان داران كشي خريج علم أبي وأقات رتبة علمها تاوكو قصي لعلم أبكى. أفرمي عالم بيبسي بوي مراعاتي كي زور تايبد بكري بوي بتواني عامة وخاصة خزمتك و أوانيك عاما كي أيان بابري وخاصي خلق تايبتا كان أيان بن بري أقر بيتو أما عكز بيتو وفسادي كي زور قول لسر زبي الله وبيتو أمر لجهاني إسلامية زوركن أوانيك نجيشتو أنت مرتبة علم وقصب وخلقك كما يشكل لقرفت زور آلوزا كان كبيوس أكا زور بوردي ما مالا لقال أما بكريت مرجني أوي زاني قصبك بقلشي أو بيقصبك جاري عرزم كردن كابن عباس رضا ورحمة خوالي برسالي كان ليكرد كسيكات خزمتي وتي هل للقاتل توبة آية كسيك قاتل بيه أكريه توبة بكات فرمي ليس له توبة بونية دو هيك كسكت شوتي أنا ابن عباس كسي مشرك بوي هي توبة بكات قاتل بوشي بوينية وتي لقد رأيت في عينيه الشرر لتشاوية آقر أباري آقر أقر بموت قاتل توبة بوي يقدواني كيكوشت بوي الرقم بياندا أو مفتية أو جيشو يعني بلوغ علم كأتواني تصديك وخلق قصبك مرجني إنسان هرشتي كزاني بيضلنا يعني هرشتي غريب وبلا باسيك أبي جوان سيري كالي كولينا وإتيابك آية أما بكالشي أو واقع عمدي جاري ويتو آية قرآن أخوانيتو بلام زرر أدي بويلا بلاغا أفرمي بلاغا لقال فصاحتها جاوازا ممكن زور كسمانها بفصيح بس كمان هي بليغ بلاغة أما إنسان موقع كان يخوند بيته وبزانت كلمة دا أبوزين
و دیراسەی کرد بێ ئەو زەمانە چ کەلیمەیەکی بۆ باشە ئینجا دایبەزاند بێ. بۆیە ڕەحمەتی خوا لە ڕاغب بێ لەسەر ئەم مەسئلەیە زۆر ئەوەستێ. ئەفەرمێ پێویست ئەکا ئەو کەسەی کە واعظە ئەبێ حکمەتێکی زۆر گەورە و دانایەتێکی زۆر گەورەی هەبێ لەگەڵ عیلمەکەیە ئینجا وەختی خۆی ئەیانۆ علمی مدارا بزانێ، ئەبێ مدارات فعلا تەواو، ئەبێ ئینسانی داعی و بانخواز ئەبێ بزانێ مدارات چۆنەکە، ئەبێ بزانێ چ کەلیمەی لەکوێ دائەبەزێن. ئێستا ئەبینی مەسەلەن لە هەردەوەر لە تۆڕە کۆمەڵاتی و شتانە سیر کە شتانی وا دائەبەزێت ئینسان تەریقە بێتەوە لە ئاستیا باشەوە کەی مستەوە ئێوە هێبێنیتە ناو عامەتی موسڵمانانەوە کە شوبهات و ئەنواعش دروسەکە. بۆیە ئەفەرمێ ئەو کەسانەی کەوا نەگەیشتوێنتە ڕوتبەی عیلم کاتێک کە ڕیاسەتی عیلم تۆزێ وەرەگن و زەعامەتیان ئەدرێتێ ئیتر بە جەهلی خۆیان دەسەکەن بە تەبدیعکردنی خەڵکو وها ئەکەن کە عامەتی موسڵمانان لە ئەسڵی دینەکە سەر لێ ئەشێوێن. ئەسڵەن هەرچی شتێک منفعەتی بۆ خۆیان هەبێت تەنها ئەوەکەن، هەرچی ڕیاسەتەکەیان دەرکەوێت، ناویان دەرکەوێت، قسەیان دەرکەوێت، قسەی زۆرەکەن ئەوەکەن، هەمووی ئەبێتەوە زەرەر بۆ سەر دین. لە عامەتی خەڵکی شاڵە یەکسەر موسانەدەی ئەوانە ئەکرێ چکە شتی غەریبیان پێیە جۆرێک لە جۆرەکان وهای لێ وردە وردە ئەفەرمێت جەوهەریان نزیکە، جەوهەری ئەم کەسەی کە قسە ئەکا لەگەڵ ئەوانە جەوهەری نزیکە چکە هەردووکیان لە عەوامیەتە یەکە گرنەوە. ڕاغی بەفەرم فەرمی ئەم واعزەی کە قسە ئەکا هەر عەوامە ئەوانەشی کە گوێ لێگرن هەر عەوامە لەو نوقتەیە کە گرنەوە بۆیە شوێنێکن. ئەفەرمێ بگرە لەمە تەجاوز ئەکا، ئەفەرمێ وای لێت کە دەسەکەن بە قسەکردن بەرامبەر بە زانای گەورە و دانا و عالم و عارفی زۆر گەورە گەورە. هەنجاری وای مناڵێکە بینی قسە لەسەر ئەبوو حەنیفە ئەکا. ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ پێ وتراوە ئەعقل و زەمانی، عاقڵترین کەسی زەمانی خۆی. قسە لەسەر ئیمامی ڕازی ئەکا، قسە لەسەر کە ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە لە واعظە. ئەبێ ئەو کەسێک تەسەدی بۆ واعزی خەڵکە کات و عیلم ئەکا ئەبێ بزانێت لەکوێ قسەکانی خۆی دائەنێ و چۆن جێبەجێ ئەکا و چۆن تەنفیزی ئەکا و چۆن دای ئەبەزێن. مەرج نییە هەموو فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم، مەرج نییە هەموو فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆ دابەزێن، ممکنە فتنەیەک دروستکە. بۆیە لە غەیری ئەو ئوسولیاتە سەرەتایانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە هەر شتێکی ترێ دابەزان ئەبێ ئیلا علمی واقعت هەبێ، علمی تەوەقعیشێ هەبێ. چکە ئێمە فقهێکمان هەیە ئێستا فقهی تەوەقعات، ئەبێت تەوەقعکەی ئەم کەلیمەیە چەندێ فەساد بڵاو ئەکاتر ناو کۆمەڵگەوە چەندێ نایکات. بۆیە فەرمیوانەی تەسەدی ئەکەن بۆ ڕیاسەتی عیلم و خۆیان ئەهێنە پێشەوە سوبحان الله حاڵەتێکیان بۆ دروستە بێ، ئەم حاڵەتە ئەیان گێنێ بە پلەیەکی تر، ئەویش ئەوەیە تەبدیعی عولەمای گەورەیەک یەکسەر بەرە بنە عولەمای گەورە گەورە. بۆ لە شکاندنی عولەمای گەورەیە هەست بە گەورەبوونی خۆیان ئەکەن لە لای عەوام نەک لە لای خەواس، چونکە لای خەواس و عالمێک کاتێکە باسی زانایەکی تر ئەکا سەری سوڕ ئەمێنێەوە و چۆن جورئەتی ئەوە کە بەرامبەر بۆ زانایە قسە بکە، بەس لەناو عەوامی خەڵکە ئەڵێن وەڵڵا دیارە زۆر شارەزایە. ئەفەرمێ هەموو حتا تەکفیری ئەفەرمێ وەکەفەڕوهم عولەمای گەورە گەورە تەکفیر ئەکەن اختصابا لسلطانهم ومنازعة في مكانته. یەن ئەیانێ مەکانەی ئەوان منازعی لەسەرەکەن ئەیانێ سوڵتانی ئەو پیاوە گەورانە بێن ئەو عالمە گەورە گەورانە تەکفیرەکەن تەبدیعەکەن. ئەم کەلیماتانەی ئەڵێ بۆ ئەمڕۆ توێتی ئەفەرمێ فبدعوا العلماء وكفروهم اختصابا لسلطانهم ومنازعة في مكانتهم. ئەم حاڵەتە لە وعازی وردەڵەیە کە سەر ئەکەون خەتەرە و زەرێکی زۆر گەورە لە عامەی موسڵمانان ئەدا. وەختی خۆی لای خۆمان ئەیان و دەیان و مەلا هەیە، کۆلکە مەلاش هەیە، پوشکە مەلاش هەیە. هێشتا کۆلکە مەلا زۆر زەرەر نادا، پوشکە مەلا خەتەرە. باشە جا ئەیان و قولوفل لە یەک ناکاتەوە، باشە قولوفل لە یەک ناکاتەوە ئەو هەموو قسە لەسەر هەموو شتێکە. بڕواکەن جاری وایە فتوە ئەدرێ لەسەر قەزیەک ئەگەر بۆ ئەهلی مەدینە بەهاتایە هەموو ئەسحاب کۆبوون و نێنەوێرا ئەو فتوایە بدە. دەوڵام زۆر بەسەهلی بۆیە ڕاغیبی ئەسفەهانی ئەمە یاسان دایان ئەڕێژێ. ئەفەرمی ئاگاد لێبێ ئەی ئەو کەسێکەوە ئەتەوێ وەعزی خەڵکەی ئاگاد لێبێ نەچی
بەو تۆزە عیلمەی کە وەرەگرتووە ئیتر منازعەی عولەمای گەورە بکە. ئەو کەسێک کە منازعەی عولەمای گەورە ئەکا سوبحان الله عاقبەتی زۆر خراپ دەرەچێت. ڕەحمەتی خوا لە ابن عساكر بأفرمي لحوم العلماء مسمومة وغاية الله في هتك أستار منتقصهم معلومة. أفرمي قوشتي زانان أقاتان ليه بجهراوية دستورك إلهي هي لكونا أو كسي منتقصي علماء وبسوك سيريانك إلا خوا فصحيك لحياته وتجربة علماء هرهم بويا أدب لك العلماء الرئيس قرتني علماء صفة وخصلتك الزهر برزة هر کەسێک کە بینی داعی بوو مەلا بوو شێخ بوو لە بەرامبەرەکەی خۆی خوێندەوە لە دین حاڵی نەبوو. لە دین حاڵی ببێ کورە ئەو هەموو بەرەی کوفر هەیە لەوێ جەنگکەی هاتووی بەربوویتە موسڵمانان دیارە خەلەلەکەی لە تێگەیشتن تا لە شێوازی داوەتە کامڵ نەبووی یا لە ڕوتبەی پوشکە یا لە ڕوتبەی کۆلکەی لەوە زیاتر نییە. بۆی ئینسان حتا قوڵ ئەبێتەوە لە مەسائیلی عیلمیە ئەدەبی زیاتر ئەبێ نەزانین خۆی. رحمتي خوال ابن القيم بأفرمي بليك هي أفرمي إنسان وردك تسكية وتربية زيادة أكاد بليك ورخني لخلق نامن يتر قليلة كزنك أفرمي أو رتبة تنها قليلة خويه أولا نوكم القادة أنيشي لو شيء خصوصا تسريكم القاشو سير أكا همويا لم باشترن إلا خويتي خراب بليك زور قوري إنسان بسهلي بيناغا لمجاهدي نفسه لتربيتي نفسه أقات آستيكي وإتر هيج كسي بي خراب نية تنها خوي بي خراب بو السيرة بلاتو تو مالكي كوري دينار أبيني كاسك كوتو عرقي خواردوتو هاتو تخوارو رشاوتو خلق لعنتي ليكا وشدمي أشوا الله تشونك لو كاتيك عرقي خواردو أقاي لخونا الله يكرت عشان أم خوي بخراب تر أزاني لو رحمتي خواه لما وصي بوطيبي أفرمي قنج بوم لاوم أفرمي جاري كان لسر كولانك وبينيم دراوسيك من هو سر خوش بو دايما الله باوكم زور رزيلي أقل الله سير مكر هات الله كولانك جوهابو تسك بو من لو سروهاتم ايش لو سروهات الله من وتارك ما بو قنج بوم خلق أمني أود السخوش بخوة وتار الله واملي هاتو خريب سرخوش بوم أقام لخومنا الله بيا سرخوش كلو بري قرق درك مجلم بر الله وأكود بين هلا سايا وأيا بديوارا كان الله بيرم أكرده وحرتشي حساب أكرده بيني خوم وخوايا أولى من باشتر أو بأشكراه سرخوش ببن بمعنوي سرخوش أو دخل بيانا هالداوم من جوكو أو ظلم أمديو أو ديو أكاك الله كجيشت مع حضوري الله نزيكي بوموا الله ببي إرادي خم دس ماتشك انتو لا إخوان من لمن باشتري تو بأشكر عارقك تخوار تو خلق بسوق سيرتك من ظلم وكو تو بأجاي غافلم خلق وصفك بخواتو باشتري الله يتر الله خم بينا إجراءات ماله وتير قريام الله يوجد دسي خوي برد دوا والله باشا توزع قرايو الله أهو بلايك كولانا كا بشتي كده منو ببلا خوي كده بمالي خوي أنا مش خوم كده بمالي خوما الله نيجي بياني شو مزجو سيرة كم بياو كله مزجوت الله سيرة صورنا باش أو بياو شون هاتو تبلي أو بيه الله سيرة هر أجري الله دواني وجوتي أي كان شنو كدراوسي باوكتم والله زور معجم بأخلاقي باوك بس لدوينه ومن الشيت كله تو بو دسي من ماجك والله تو لمن باشتري لايخو استشك هاتو تمزيوت هر باشتري تو بو يكت كدو خواه هيشي بسر ونيشتي أما وعظي حقيقية كتي أقا أزاني أو تاوان بارا قناه بارا أو لخوي بباشتري زاني بويا أقر تويتنا وكوم القائك نفس دوتي توي ملا توي شيخ توي بانخواز توي خلقي مسلماني ملتزم لو خلق باشتري ضل نيابة نقشت الرتبة كمال ونقشت الرتبة صلح شو الصلحة هميشه خوان لأخير وزاني إمامي الرافعي صاحبي وحي القلم أفرمت شو مزقوتي كوان الله من بحساب عالم بمهم خلق الجاهل الله كتشوم سيرة كم حنا شويني مزقوتك ترى الله زور سر مسلمان باش مزقوت بوشي أوشيناني ترى الله بالريام برخورو أو أنا تاوكو شك بيتو رام خستو ترتيم كردو
ئەڵێ تازە نەقڵ بووم بۆ ئەو شوێنە، ئەڵێ دواتر سێرم کرد، سێرەکەم خەڵک هاتن بۆ نوێژ، ئەڵێ دەستیانە کرد بە سونەت لە سونەتەکە ئەگریان فرمێسەکەیان فەرشەکەی تەڕە کرد. ئەڵێ کە سێرم کرد تەنیا منم تیانە خراپ، منی مەلا تیانە خراپ، بەس هەموویان ساڵح، هەموویان ئەهلیەوە. ئەفەرمێ من مزگەوتانی وان بین، خەڵکانی ئاوا خوا ناسم بین. تەسەور کە تۆ وا تەسەور کە ئەچیتە ناو مزگەوتێکە و خەڵکی احترامێکە دەگرێت و بڵێ وەڵی تر من لە هەمویان باشترم، یا ئیمامەتەکەم لەوان باشترم لە پێشەوەم. مەرج نییە لە دنیا لە ئیمامەتە لە پێشەوە بی، لە دڵا لە پێشەوە. ممکنەیەکێ لەوانەی لە دواوەیە پلەی ڕۆحی و ساڵحی زۆر بەرز بێ لە ئاستێکی بەرزە، تۆ زۆر بچووک بی لە ئاستێ. ممکنە یەکێ لەوانەی کە تۆ هەر حسابی بۆ ناکەی لە ناو مزگەوتەکەتە یا لە ئەتباعەکانی خۆت، خوا تۆی بەهۆی ئەو نەسڕەت دابێت، تۆی بەهۆی ئەو ڕاگیر کردبێت. بۆیە کێیە ئەو کەسەی کە بە کەڵکی ئەوەیە وەعزی خەڵکات و ئامۆژگاری خەڵکە؟ ئەفەرمێ ئەو کەسەی کە حەکیمە لە ئاستێکی زۆر بەرزایە، پلەی بەرزە، ئەڵێ پێویست ناکە وەعزی خەڵکە. ئەفەرمێ بۆ؟ ئەڵێ نەقص لە حەکیمەکان نییە، لەبەرەوە عامەی خەڵک لە زمانی تێناکە، ناتوانێت ئیلا مەگەر حەکیمەکە قسەکانی خۆی هێواش کاتە. ئەڵێ ئەو وەکو خۆر وایە و خەڵکیش وەکو خەفافیش وایە. بۆیە زۆرێکە بوو لە عولەمای گەورەی کوردستان وتویانە وەڵڵاهی ئێمە مەلای فەقین، مەلای خەڵک نین، نازانین قسە بۆ خەڵک، بەڵام لەگەڵ فەقیە دانیشتون عالمی گەورە لە بەردەستیانە پەروەردە بوون و پێگەی. ئەفەرمێ خۆر بە جوانی خۆی خۆ خەتای خۆر نییە کاتێکەوە شەمشەمە کوێرە نایبینێ. خەلل لە شەمشەمە کوێرەکانەوە ئەم کەسە لە ئاستی ئەوانە نییە. هەمیشە ئەفەرمێ پێویست بەوە ئەکات کە لە نێوان عالمە زۆر گەورەکان و ئەو کەسانش کە لە خوارەوەن عامەتی موسڵمانانن کۆمەڵی وەسەط هەبێ لەم بەینە. ئەفەرمێ چۆن پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام بوونە وەسەط لە بینی مەلائیکەتە کە پەیام بگەێنێ لەگەڵ عامەتی خەڵکە. حتى داوایان کەوتیان بۆچی مەلائیکە نەیە پێمان بڵێ؟ ئەفەرمێ وەلەو جەعەلناه مەلەکەن لەجەعەلناه ڕەجولا. ناکرێت ڕاستەوخۆ پەیام هەمووتان لە مەلائیکە وەرگرن. ئەگەر حتى مەلائیکەش بووایە ئەمان کردە سوورەتی ئینسانێکی طەبیعیە تاوەکو بتوانن لێ وەرگرن و لێ قبوڵکەن. ئەفەرمێ چۆن ئەم وەساطەیە هەیە لە مەسەلەی پێغەمبەرەتیە، لە مەسەلەی سەحوە و داعوە و بانگەواز و لە هەموویە هەیە. ئەفەرمێ عولەماکان ئەبێ کۆمەڵێ واعظیان پەروەردە کردبێ، ئەم واعظانە بتوانن پەیامەکان هێواشکەنەوە بۆ ئەوەی عامەتی خەڵک گوێ لە پەیامەکان بگرێ و تێبگە. ئەفەرمێ ئەسقانەکان لەگەڵ گۆشتە ئەبێ کۆمەڵێ ڕەگ و دەمار هەبن کە هەردووکیان پەیوەستکا بە یەکەوە. ئەم ڕەگ و دەمارەش بریتێ لەو وەعاظانەی کە وەعزی خەڵکەکەن و خەڵکی تێئەگەن. ئەفەرمێ ئەوە وەعز ئەبێ زۆر ئاگای لێبێ، بەخوا ئەبێ خۆی وەعزی وەرگرتە بێ ئینجا وەعزی خەڵک، ئەبێ خۆی چاوی کرابێتەوە ئینجا هەوڵ با چاوی خەڵک کاتەوە، خۆی هیدایەتی وەرگرت بێ ئینجا هیدایەتی خەڵک بدا. ئەگەر ناوەکو ئەم دەفتەرەی لێ وەکو ئەم کتێبەی لێ ئەم هەموو کەلیماتە جوانیتیان نووسراوە خۆی سوودی لێ وەرناگرێەوە ئێمەین ئیسفادەی لێک. ئەفەرمێ یا وەکو بەردی هەسانی لێ ئەم هەموو شتە تیژەکاتە خۆشی کولە، خۆشی بەردێکی خڕ. ئەفەرمێ زۆر کات وەعز ئەو هەیە ئەگەر خۆی حازر نەکردبێ، خۆی تەهیە نەکردبێ، تەربیە نەکردبێ، ئەچێتە ئەو بوارە خەڵک شەحن ئەکاتەوە، بەڵام خۆی پێش شەحن ناکرێت. ئەفەرمێ بێ زۆر ئاگای لێبێ زمانی و حاڵی درۆ نەکردن لەگەڵ یەکترە. ئەوە ناگەێنە کە داعی تووشی گوناه نەبێ، واعظ تووشی گوناه نەبێ، عالم تووشی گوناه نەبێ، نا. بەڵام ئەفەرمێ یەکتر بە درۆ نەخەنەوە ئەمانە. ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا. أصلا كسي وهي زرز فرق من الزماني بلام سيرك باطني اشتكي ترى بويا باطن وظاهري لقدان لمسألة علما زور قوري إن جاءوك ستوان تصديك بوي وعظي خلقات وقصبو خلق. إمام علي رضا ورحمة خالي بأفرمي دوبيا وقصم ظهر الرجلان، دوبيا وبشتيان شكانو يكي كان جاهلك كخوي قرتوتو عبادتي باشك خلق بقورة سيريك، يشان عالمك جواب قناه نادا هاتشي قناه إيكا قناهي سوكر دول بيشاوي خلق. أفرمي أو كسيك واعظة لقل أو كسيك وعظي أكا أبي أقاي ليبي ركوكو طبيبك كسيك كمداواتي كسيك تركا بوشيواز. أبي بزانت شون
گاڵتەی پێ نەکات لەسەرخۆ بێ هێمن بێ خۆی بە گەورە نەزانێ متەواضع بێ لەگەڵیان حتا وەکو ئەو کاتەی بەرەو کەناری ئارامی ئەبە ئەفەرمێ ئەبێ ئاگای لێ بێ واعظ تەنها مجەڕەدی قسەکان نەبێ بەڵکو ئەگەر تەنها قسەکە تەنها قسەی ئەگاتە خەڵک نەکردەوە و تەسیراتی زۆر کەم ئەبێ ئەفەرمێ واعظ وەکو سێبەر وایە لە ناو کۆمەڵگا ئەگەر دارێکی لار بێ سێبەری زۆر لار لە دوای خۆیەوە بەجێ هێڵ ئەفەرمێ ئەبێ ئەو کەسەی کە تەرشیح کرا بۆ ئەوەی وەعظکە ئەبێ زۆر ئاگای لە ئەفعالەکانی بێ و کردەوەکانی بێ زۆر حەڵاڵ هەیە ئەبێ نەیکە مەخافەتی ئەوەی خەڵک تووشی حەرام نەبێ زۆر حەڵاڵ هەیە ئەبێ ئەو کەسەی کەوە واعظە خۆی لێ بگرێتەوە نەبادە خەڵک بەخۆی ئەوە تووشی حەرام بێ أفرمي من سن سنة سيئة فعليه وزرها ووزر من عمل بها يوم القيامة يفرمي ولا بيناوي كسيك سنيك السيئة دائما زي فرمي علماء شتيكي خرابك ايتر خلق شوين يك تشاوي ليك هموي بدواي أرو بويا أبي عالم واعظ زؤزر أقايل كتاي درس كان بقصيكي ما وصي قوره ما وصى عمر الرشاوي كتاي طبعا ما وصى عمر الرشاوي یەکێکە لە نورەکانی مزگەوتی ئیمامی شافعی لە زمانی ماوەسە مەلا عوسمانی ڕەحمەتیە کاتێک کە جەنابی ماوەسە مەلا عوسمان ئیحیا علوم الدین لە مزگەوتی شافعی ئەڵێتەوە یەکێک لەو کەسانەی لە دوای قسەکانی جەنابی ماوەسە هەمیشە تعلیقێکی هەوە بریتەوە لە ماوەسە عومەری ڕەشاوی ماوەسە عومەری ڕەشاوی کتێبێکی هەیە بە ناوی تاوانە دەرونیەکان کتێبەکە لە ئەسڵە کتێبێکی ئیمامی بووتیە بە عەرەبی نووسیوەتی ئەم تەرجەمەی کردووە بە کوردی بەڵام پێشەکێکی زۆر جوانی بۆ نووسی لە پێشەکێکە ماوەسە عومەری ڕەشاوی ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموو ئەو پیاوە گەورانە بێ کە زیکرمان کرد و ناومان هێنان ئەفەرمێ سرم سوڕ ئەمە هەندێ واعظ هەیە واعظ ئەدا تەئسیری نییە یا تەئسیری کەمە هەندێکیش واعظ ئەدا تەئسیری زۆر زۆرە ئەڵێ ئەم مەشهەدە بە نمونەیەک ڕوونەکەمە بە نمونەیەک ئەفەرمێ بێنە پێش چاوی خۆت ئەگەر تۆ فلیمێ ببینی لە فلیمەکە کەسێ بسووتێ تەئسیر لەسەردا ئەنێ بەس تەئسیرەکە کەمە تۆزێک ڕۆژێکە سەعاتێکە 2 سەعات تەواو بێ ئەڵێ وەرە بە چاوی خۆت بە حەقیقەت کەسێ ببینی لە بەردەم تا بسووتێ چەند تەئسیری لێکە بە ساڵ 10 ساڵ بیرە ناچێتەوە یەکسەر ئەو کاریگەر ئەو وێنایە لە مێشتا ئەچەسب من دۆستێکی تری ڕەفیقێکی کارەبا گرتبووی لە بەردەمی هەموو جار ئەی پلاکێ داگەرسێنەوە ئەو پیاوێتە پێشەوە چکە بە واقعی بینیەتی بە حەقیقی ماوەسە عومەر ڕەشاوی ئەفەرمێ ئەگەر وتاربێژ و خەتیب و وەعاظەکانمان نەسووتێن بە حەقیقی کاریگەری خۆتبەکانیان زۆر لاوازە ئەو کاتە فلیم دەرەکە کاریگەری هەر ئەبێ بەڵام کاریگەریەکی کەم کاتێک کاریگەری تەواوی ئەبێ کە خۆی بە تەواوی بقرچێ و بسووتێ اینجا ئەو کاتە تەئسیری تەواو لەسەر بەرامبەرەکانی دائن بۆیە مەسائلی وەعظ مەسائلی ئیرشاد بابەتێکی زۆر ئەجرێکی زۆر گەورەیە بەس ئەبێ ئاگات لێ بێ ئەبێ ئەو کەسەی کە قسەی لەگەڵا ئەکەی بزانی چۆنە لە چه مستەوایەکەیە ئەبێ بزانی ئەو کەلیمەیە چییە کە باسی ئەەکەی ئایا محکەمە متەشابیهە لە چه بەشێکی دینا جێبێتەوە و زۆری تر ئەبێ دیراسەکەی ئینجا کەلیمەیە لە وەعظەکان لە تۆوە دەربچێ ئاعتیباڵی ئینسان قسە بکە زۆر زەحمەتە هەموو ئەمانە لە پێناوی ئەوەی کۆمەڵگایەکی موسڵمانی تند و تۆڵ دروست ببێ چکە زەمەنی هەستانەوەی ئومەت بەم شپرزیە نابێ هەر کەسە بۆ خۆی فتووە بە هەر کەسە بۆ خۆی قسە بکە نابێشتی ئەبێ ئومەت ئەو کاتێک کە هەڵ ئەسێتەوە واعظی لە شوێنی خۆیان بێ عالمی لە شوێنی خۆیان بێ مجاهدی لە شوێنی خۆیان بێ فەقیهی لە شوێنی خۆی هەمووی لە شوێنی خۆی گرت بێ کاری خۆی بزانێت چی اینجا ئومەت ئەتوانێ هەڵسێتەوە خوای گیان ئێمە ئەم شەو لە حەزوری کۆمەڵی کەلیماتی پیاوانی زۆر گەورەیە ژیانمان بەسەر برد بە هیوای ئەوەی چرایەک لە دەروونمانە دروست بێ و ئارام بین بزانین چی ئەکەین و چۆن کارەکانمان جێبەجێ دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەرەکەتی خۆت بە بەزەی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببوورە یا ڕەب العالەمین گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە
گوناهێ نەمان زانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و بەردەوام بووین لەسەری یا ئیلاهی عەفومان کە یا ئیلاهی گوناهێ لەمەوە پێشکردومان عەفومان کە گوناهێ لەمەوە دوائیکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان پڕکە لە نووری ئیمان دڵمان پڕکە لە خۆشەویستی دینەکەت یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت لەگەڵمانە مامەڵەکە هەڵەیەکمان کردو لە داوامانە لە بانگەوازمانە لە قسەکردنمانە لە ڕەوشتمانە لە ئەخلاقیاتمانە تو گەورەی خۆت پارێزراومان کە و عەفومان کە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین ئەم وڵاتەی ئێمە پیاوی زۆر گەورەی تیا هەڵکەوتووە یا ئیلاهی هەمومان بگەڕەوە سەر ئەم ڕاستە شەقامت جوانە یا رب العالمین دینەکەمان نەسرەت بدە یا ئەکرەم الئەکرەمین پیاوی گەورە لەم وڵات و نیشتیمانی ئێمە مەبڕە یا رب العالمین خوای ئیمانمان دامەزراوکە خوای ئیمانمان دامەزراوکە خوای ئیمانمان دامەزراوکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین عەقیدەمان ثابت کە تەوحید لە دڵمانە بچەسپێنە بمان گێڕە لەو عەبدانەی زۆر ڕازگۆیانە لەگەڵ تۆیان مامەڵە ئەکەن ئیلاهی ئەزانین ئێمە گوناهبارین ئەزانین خەجاڵەتباری بەردەم دیوانی تۆین بەڵام بەخوا دەرگانەیەکی ترمان نییە ڕووی تێ بکەین تۆ خۆت بۆ خۆت هەڵمان بژێرە تۆ خۆت بۆ خۆت دروستمان کە بمان دەرە دەستی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە خوای لە گوناهی مامۆساکانمان ببورە خوای لە گوناهی قوتابیەکانمان ببورە خوای لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببورە یا ئیلاهی هەرکەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببورە لە خەڵکی ئەم شارەمان ببورە لە عولەما و ئەولیا و پیا و چاکەکانیان ببورە یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین ئەو کەسانەی کە وەفاتیان کردو و بەجێیان هێشتن خوای لە گوناهی هەمویان ببورە لە مردووەکانمان ببورە یا رب العالمین لە مردووی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببورە خوای تایبەت ئەو مردوانەی کە بێناز و بێکەسن لەناو گۆڕێکی تارە کەسێک نییە سەردانیان کە کەسێک نییە دوعایەکیان بۆ بکە لە ئومەتی پێغەمبەرن صلی الله عليه وسلم خوای ئێمە لەم منبەرەوە هاوارەکەین بۆ لای تۆ یا ئیلاهی لە گوناهی هەمویان ببورە عەفویان کە بەزەیی بەسەریانە ببارێنە لێیان خۆش بە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت گرفتەکانمان چارەسەر کە هەر کێشەیەکمان هەیە بۆمان چارەسەر کە بۆمان حەلکە بێ حاڵ و ماڵین ماڵدارمان کە بێ مناڵین مناڵمان پێ عەتاکە بە مناڵین مناڵمان ساڵحکە نەخۆشین شیفامان بۆ بنێرە دڵمان نائارامە ئاراممان کە قەرزارین قەری سەرشانمان سووکە کەم ڕزقین ڕزقی حەڵاڵمان زیاد کە کەم علمین علممان زیاد کە کەم فەهمین فەهممان زیاد کە فقهمان زیاد کە تێگەیشتمان زیاد کە لە دینەکەت یا رب العالمین گرفتەکانی دینمان گرفتەکانی دنیامان بۆ چارەسەر کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان قەت سپاردە لای تۆ زایە نەبووە وا خۆمان سپاردەی تۆ کرد خێزان و ماڵ و مناڵی خۆمان سپاردەی تۆ کرد خزم و کەسوکار و خۆشەویستانی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک ناومان لە خزمەتیا بێنە خۆشەویستی دڵی ئێمەی پێ بگەێنە قبولمان کە لای ئەو یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان دامەزرێنە لەسەر دینەکەت یا ئیلاهی عاقبەتمان خێر کە یا ئیلاهی لە شیرینی ئەم دینە بێ بەشمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت قبولمان کە لای خۆت قبولمان بدەرێ لە لای خۆت یا ئیلاهی بۆ یەک چرکە ساد مەمان دەرە دەستی خۆمان تۆ خۆت سەرپەرشتیمان کە تۆ خۆت سەرپەرشتی کارەکانمان کە بەرەکەت بەسەر کارەکانمانە ببارێنە تۆ خۆت قبولمان کە یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت کەلیماتەکانمان لێ قبول کە کردەوەکانمان لێ قبول کە نیەتی دڵمان لێ قبول کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆتمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازی ئەبی تو گەورەی خۆت لێمان ڕازی بە تو گەورەی خۆت لێمان ڕازی بە ئەگەر شیاوی ڕێزای تۆ نین خوای بمان کەرە شیاو یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت ئیلاهی هەر هەمومان ئاوا چۆن لەم مەجلیسا کۆبووینەوە لە حوزوری پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم لە بەهشتا کۆمان کەرەوە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين
خۆی گەورە لە گوناهی منیش و ئێوە ژوو بۆرێ خوا لەمان قبولکە هەموو لایە خوا بەخێر بێ.